سڵاو ئەم کاتتان باش. پرسیارێکم بۆ هاتووە دەڵێ من ناتوانم خەوم ڕێککەمەوە و کێشەم هەیە و ئەمەوێت کەمتر بخەوم. ڕاستێکی ئێمە پێویستمان بە خەوی سروشتی هەیە کە کاتەکەی بە شێوازێک بێت، بۆ نمونە بۆ گەنجێک 8 کاتژمێر بێت لە شەو ڕۆژێکدا. واتە هەوڵ بین زیاد لە 8 سەعات نەخەوین و هەوڵ بین کەمتر لە 7 سەعات نەخەوین. ئەمە بە دڵنیایی تەندروستی ئێمە ئەپارێزێ، بە تایبەتی تەندروستی مێشک و یادگەمان. بۆیە ئەمە زۆر گرنگە کە بزانین چەندێک ئەخەوین و ئەگەر هاتوو بە ڕۆژ خەوتین زۆر نەبێ خەوەکە، بۆ نمونە بتوانین نیو کاتژمێر یان کاتژمێرێک 20 خولەک بەم شێوازە ڕۆژانە ئەگەر هاتوو خەوتین زۆر نەخەوین و لەم کاتەکەما بتوانین سوود لە خەوتنمان وەربگرین. بۆ ئەوەی کە بتوانین باش سوود لە خەوتن وەربگرین پێویستە مێشکی خۆمان خاڵیکەینەوە لەو خەیاڵە پەرتەوازانەی کە هەیە، بۆیە باشوایە ڕیلاکسێک بکەین، بەڵام جۆری ڕیلاکسەکە پێویست ناکە کە ئێمە هەناسی قوڵ هەڵکێشین، چونکە هەناسی قوڵ ئەبێتە هۆی ئەوەی کە خەومان بزڕێت. و بەنسبەت ئەم پرسیارەی هاتووە ئەڵێمە خەوم ڕێکەمەوە، واتە لە کاتێکی نەگونجاوە خەوی لەکەیەوە لە کاتێکی نەگونجاوە خەبەریە بێتەوە. ئێمە بۆ ئەوەی کە خەومان ڕێک بخەین پێویستە بۆ ماوەی مانگێک تا 40 ڕۆژ هەوڵ بین لە کاتێکی دیاریکراوە هەستین. و ئەمە وا ئەکا کە ئەگەر هاتوو کەم خەوتە بین لە ڕۆژانی ئایندەترا قەرەبووی بکەینەوە. واتە ئەگەر تو ئەتەوێ زوو هەستی ئەوە بەیانیان سەعات 6 هەستە، هەرچەنە لەم سەرەتایەوە تۆ لەوە کاتژمێر 2 خەو لێ بکەوێ یان کاتژمێر 3 ویان 1 کە ئەمانە کاتێکی زۆر درەنگ و نەگونجاوە تۆ هەتا سەعات 6 کاتێکی زۆر کەم خەوتووی. بەڵام لەوە دەست پێ بکە کە ئەگەر داوات کردووە لە دەوروبەرەکەت خەبەرێ بکەنەوە و تۆ نەخەویتەوە، پاشان هەوڵ بە شەوان پێش ئەوەی بخەوی چایەکی گیایی بە تقریباً 40 دقیقە پێش ئەو کاتی کە ئەتەوێ بخەوی یان نیو کاتژمێر پێشەوەی بخەوی چایەکی گیایی دروست بکەی، وەکو چایەک لە گوڵافەقیە یان چایەک لە ڕۆزماری کە هاوکاریتەکان مێشکت ئیسراحەت بکە و هەوڵ بی لەو ماوەی پێش خەوتنە مۆبایل و لاپتۆپ بەکار نەهێنی. ئەگەر هاتوو بۆ ماوەیەکی زۆر هەموو بەیانێک سەعات 6 هەڵیان ساندی و تۆ بە دڵنیایی خەوت یەت، بۆیە باش وایە کە بەیانیان هەڵەسی بجوڵی یا بە ئاوێکی مەیلە و شلەتێنی سارد، شلەتێن مەیلە و سارد خۆت بشۆی و هەوڵ بی قاوە بەکاربێنی، واتە قاوە بخۆی بەیانیان بۆ ئەوەی بە تەواتی خەوت بزرێ. من ساڵێکیان یەکێک لە قوتابیەکانم کە زۆر هاوکاریم کردبوو لە فێربوونی زمانی ئینگلیزی و بابەتە دەرونیەکان و یادگا، پاش ئەوەی کە لە پۆلی 6 یەکێ بوو لە ئەوایلەکانی کوردستان ئاگاداری کردم وتی مامۆستا من قەرزاری تۆم، زۆر سوودم لە ڕێنمایەکانی تۆ وەرگرتووە و منیش بە وردی لێم پرسی کە ئەو شتانە چی بووە کە من پێم وتووە ئەو توانیوێتی سوودی لێوەرگرێ لە پۆلی 12. یەکێک لەو شتانە ئەوە بوو کە پێم وتبوو تۆ بەیانیان زوو کە هەڵەستی مادەم خەولێکەوێتەوە تۆ هەستە قاوە بخۆ و بەهۆی قاوە خەوتە زڕێ، بەڵام بە هیچ شێوەیە لە پاش نیوەڕۆ و لە پاش عەسر بە هیچ شێوەیە قاوە مەخۆ هەتا وەکو شۆ لە کاتێکی گونجاوە خەو لێ بکەوێتەوە. و بە دڵنیایی ئەو کە بە درێژایی ساڵانی ڕابردووی واتە پێش پۆلی 12 نمرەکانی زۆر ئاسایی بوو، بەڵام لە پۆلی 12 توانی یەکێ بێ لە 10 کەسەکەی کوردستان. ئەیود من بۆ ئەوە ئەگەڕێتەوە کە ساڵانی ڕابردوو هەر کاتێ بەیانیان هەستا و میستومە سەعی بکەم نەمتوانیوە بەردەوام خەواڵۆ بوو، بەڵام بەهۆی ئەوەی کە قاوەم بەکارهێناوە بەیانیان من توانیومە بەسەر ئەو خەو لێکەوتنەوە زاڵ ببم. و تێبینیەک زۆر گرنگ بەنسبەت قاوە ئەوەیە کە بۆ هەندێک کەس گونجاو نییە قاوە بخۆنەوە، واتە ئەگەر تۆ قاوە ئەخۆیتەوە سەرت پێی گێژە خوا ویان گەدەت پێی تێگەچێ، ئەوە قاوە بۆ تۆ گونجاو نییە، تۆ قاوە مەخۆ، بەڵکو هەرەتوانی سوود لە بابەتی وەکو چا یان دارچینی وەربگریت. هیوام وایە وەڵامەکانم جێگای سوود و ڕەزامەندی ئێوە بێ، تکایە بە سەرنجەکانتان بە ڕەخنە و بۆچوونەکانتان هاوکارمان بن تاوەکو بتوانین زیاتر خزمەت بە ئێوەی ئازیز و خۆشەویست بکەین. لەبیرتان نەچێت کە سەبسکرایبی چانەڵەکە بکەن، لایکی پەیجەکەمان بکەن تاوەکو ئاگاداری ڤیدیۆ و بابەتەکانی ئایندەمان بن. هیوام خۆشبەختیتانە.